بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە باسی حەضارەتی ئیسلامی و ئەو دەوڵەتەی کە بنیات ئەندێ لەسەر پایەکانی حەضارەتی ئیسلامی چۆنە و صفاتەکانی چۆن دوو تەرباسی صفاتی خەڵکی عەسکەری و جوندیەکانی ناو ئومەتی پێغەمبەری خوامان کرد صلی الله عليه و آله وسلم کە ئەبێت چۆن بن. دواتر هاتینە سەر باسی اقتصاد و تیجارەت لە حەضارەتی ئیسلامی و ئەو دەوڵەتەی کە لەسەر بنیاد ئەندێ لەسەر حەضارەتی ئیسلامی بێت چۆن بێ و فەردەکانی لە چڕێیەکەوە ئەتوانن پارە پێیاکەن و پارە دەستگیر بکەن. ئەمڕۆ لە خزمەتانە حەزەکەم سەرەتای دەرسەکەم بە سێ پایەی گرنگ باسکەم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چۆن ناو مەدینەوە سێ پایەی زۆر گەورەی دروست کرد کە ئەم سێپایە زۆرینەی کە دوانیان باس کراوە لە ڕاستیە دانەیەکیان فرامۆش کراوە کە حەضارەتی ئیسلامیش دروست نابێتەوە لە ڕاستیە ئیلا بەم سێپایە نەبێ. سەرەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگەوتی دروست کرد، ئوخوە برایەتی لە بینی ئەنسار و مهاجرین و ئەوس و خەزرەج و ئەوانە هەموو دروست کرد. و سێهەم پایە کە زۆر گرنگە بریتیە لە پایەی بازار کە زۆر کەم باسەکرێ کە ئەم پایە زۆر زۆر گەورەیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی پێدا. پایەی بازار ئەوە بوو خۆشەویستمان کە لە ناو مەدینە جێگیر بوو، گەڕا لە ناو مەدینە چەند بازارێکی لێ بوو، لە هەندێک ڕوایەت ئەفەرمێ سێ بازاری لێ بوو، لە هەندێک ئەفەرمێ دوو بازاری لێ بوو. بازاری یەکەم ڕۆشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری کرد یەهود سەرپەرشتی ئەکەن پڕە لە ڕیباکاری، فەرمووی هذا ليس سوقكم، ئەمە سوقی ئێوە نیە و بازاری ئێوە نیە، هذا ليس بسوقكم. دووەم دانە بەو شێوازە سێهەم دانە سەیری کرد خەراجێکی زۆر لەسەر ئەو خەڵکە دانراوە، خومسێک دانراوە، هەر کەس کاسپی کابێ پێنجێک بدە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمویانێ ڕەت کردەوە، نەیهێشت. دواتر هات خەتێکی کێشا لە ناوەڕاستی مەدینە فەرمووی هذا سوقكم، ئەمە بازاری ئێوەیە، ئێ مسلمانان ئیتر لێرەوە ئێوە کار و کەسابەتی خۆتان دەست پێ بکەن. بازارێک لەسەر صدق دامەزرا، فلا ينتقضن ولا يضربن عليه الخراج. ئەم بازارێکە دامناوە بازارێکی ئیسلامیە، کەس ناتوانێ هەڵی وەشێنێتەوە، نە یەهود و نە نەسارا و نە هیچ کەسێک و مشرکین و منافقین. ولا يضربن عليه الخراج، و بە هیچ شێوازێک خەراج لەسەر خەڵکی مسلمان لەناو ئەم بازارە داناندرێ. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پایەی اقتصادی فرامۆش نەکرد کە ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە عەجیبی دوای دەوڵەتی مسلمانان خلافەتی ئیسلامی نەما متەشەدید بوون، هەر یەکە و شێو ئازێ ئەی خوێندووە، هەر یەکە قەوم چێتی ئەکرد و شوێنێکی بۆ خۆی جیا ئەکرد ئەیکردە دەوڵەت. وردە وردە اقتصادیشمان شپرز بوو، شتێکمان نەما بە ناوی اقتصادی ئیسلامیەوە. هەتا ساڵی حەفتاکان وردە وردە خەڵکی مسلمان هۆشیان کردەوە کە ناکرێ بەبێ اقتصادێکی سەربەخۆ خەڵکی مسلمان ئایندەی خۆی بنیاد بنێ. بۆیە سوپاسی خواکەین کە ئێستا مەزەنە ئەکرێت ئەو پارەی کە لە ناو بنووکی ئیسلامیە هەیە لە جیهانی ئیسلامیە و لە غێری جیهانی ئیسلامیە بە 2 تریلیۆن دیلار زیاتر، 2 تریلیۆن دۆلار زیاتر مەزەندە ئەکرێت ئێستا لە ئاستی هەموو جیهانە، کە زۆرێک لەم ڕئسمالە بەداخەوە ئەڵێم فەڕەنسا و دووەلی غەربی ئیسفادەیان لەمەش کردووە بە تایبەتی لە دوای 2008ەوە گۆڕانکاریی زۆر گەورە لە جیهانە کراوە لە ڕووی اقتصادیەوە و زۆرێک لە بنووکە ڕیبەویەکان ئیفلاسیان کرد، بۆیە ئەم بنووکە ئیسلامیانە خەریکە جێگەی ئەوان ئەگرنەوە. ئێمە باسمان کرد کە کۆمەڵی مەبدە هەیە، کەسی مسلمان کە ئەچێتە ناو بازاڕەوە مەبدەەکان جێبەجێ ئەکا، مەبدەئی کاری، زەکاتی، چۆن مەسەلەن بە چ شێوازێ ماڵی دەستگیر ئەبێت، چ لە مەسەلەی لە میراتا بێت، چ لە بازرگانیا بێت کە ئیکا، چ لە زەرعاتیا بێ. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە مامەڵەی لەگەڵ غێرە کافرە زۆر زۆر بووە. تەسەورکەن لە زەمانی ئومەویەکانە کاری مسلمان و بازرگانیان لەگەڵ سین و هیندا دەست پێ کرد،
سین و هند بازرگانیان لەگەڵا ئەکرد. ینی ئەگەر مێژووی خوێنیتەوە سەر سوڕ ئەمێنێ. ئەو بازرگانانە کە ناوەکانیان ئەخوێنیتەوە چەندینیان عالمی زۆر گەورە، دانای زۆر گەورە، زانای زۆر گەورە چونتە سین، سەفەری سینیان کردووە، بازرگانیان لەگەڵ سینا کردووە، لەگەڵ هیندا کردووە، لەگەڵ زۆرێک لە وڵاتانی جیهان هاتوون بازرگانیان کردووە. ئەو بازرگانەی کە چونتە ئەفریقیا و فەتحی ئەفریقیان کرد، هەمویان بازرگانی موسڵمان بوون و کاروباری تیجارەت و بازرگانیان ئەکرد. تەسەوورکەن ئەمڕۆ مەقالەیەکم ئەخوێندەوە سەرم سوڕ ئەمە لە خەڵکی موسڵمانی ئەمڕۆ. تەسەوورکەن لەناو ئەوروپایە فنونی خواردن دەست ناکەوێ. فنونی خواردن لە دووەلی ئیسلامیەوە لە بەغداوە ئەبرێ بۆ ئەوروپا. بیرکەنەوە خەڵکی موسڵمان لە چه ئاستێکی بەرزا بووە. مەلیکەکانی ئەوروپا حەزیان نەکرد خواردنی دەستی موسڵمانان بخۆن. ئەوەندە خواردنێکی نەجیب و فنوندار. بەداخەواڵێم طبعاً ئێمە موسڵمان ئێستا ئەمانە فنونی غەربی تەرتیب بکەین لە مەسائلی خواردنیشمانە. یعنی ئێمە خاوەنی حەضارەتێکین، هەموو شتێکی خۆمانمان هەیە. بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە خواردنی بۆ دائەنرێ چێژ باز ناکە، حەزی خۆی باز ناکە، دەست نابە بۆ شانی مەڕێک. طبعاً زۆر ئەو ڕێواتانەمان باس کردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سکی خۆی لە برسێتیە ئەبەست. بەڵام باسی ئەو لانەی تر نەکراوە کە خۆشەویستمان مەڕێکی کاملیان لە بەردەمیاندانا شانێکی مەڕەکەی خوارد. ئەم لایەنە باز ناکرێ کە ئەمە بەشێکی زۆر گەورەی لە اقتصادی ئیسلامی. تەسەوورەکەم فکرێکی زۆر خەفی کاری لەسەر ئێمە کردبێ، وردە وردە هەتاوەکو دوورکەوینەوە لەم حەضارەتە جوانە. بۆ ئەو سنعەتانەی کە دروستەکەران پێی ئەوترا الصەناعەت الدەقیقە، ئەو سەناعەتە دەقیقانەی کە ئەکران و هەموو ئەوروپا سەرسام بوو پێی. بۆ طبعاً مەسینە بۆ یەکەمین جار وەکو ڕەمزێک لەناو موسڵمانانەوە دروست کراوە بەرە ئەوروپا ڕۆشت. سەعات یەکەمین جار لە دەوڵەتی موسڵمانەوە دروست کراوە بەرە ئەوروپا و لە زمانی هارونە ڕەشیدە. بۆ ئەو قاپ و قاچاغانەی کە دروست کرا بۆ شوشەکیە دۆزیەوە. هەنیەوە تەسەوورەکەن ئەم شوشەیە کە ئێستا ئەمە ئەم دیۆ ئەبینین لەبەر دروست کرا و توێنراوە کێ دروستی کرد؟ مەگەر عالەمی ئیسلامی و خەڵکی موسڵمان دروستیان نەکرد، کۆشکەکانی خۆیان پێڕازاندەوە، ئینجا ئەوروپا فێر بوو کۆشکەکانی خۆی پێ بڕازێنێتەوە. بۆیە ئەو دەوڵەتەی لە مخەیلەی ئێمەیە کە دروست ئەبێتەوە لەسەر پایەکانی حەضارەتی ئیسلامی و اقتصادی ئیسلامی ئەبێ زۆر بەهێز بێ، لە هەموو بوارەکانەوە گەشەی کردبێ، لە ڕووی زراعەتەوە گەشەی کردبێ، لە ڕووی سەناعەتەوە گەشەی کردبێ. یعنی تۆ تەسەوور کە ئێستا بچۆرە ناو ئیسپانیای ئەمڕۆ ئەو پرتەقاڵانەی کە نەژراون، ئێستا بڕۆ پرتەقاڵ بنێژە سەوز نابێ. بۆچی ئەو کاتە سەوز بۆ ئێستا پرتەقاڵی تایە؟ هەمە چەشنی پرتەقاڵ. خۆ پرتەقاڵ هی عەرەبەکان و بردیانە ئەوێ، هی دووەلی ئیسلامی بۆ گەیشتە ئەوێ. فەلەک ناسە موسڵمانەکان ئەوەندە دیراسەتی کەونیان کردبوو، ئەیانزانی لە چ لەحظەیەکە ئەم پرتەقاڵە ئەبێت و لە چ لەحظەیەکە نابێ، لەو لەحظەیان ناشکە ئەبێ. بۆیە حتا زراعەتی ئومەتی ئیسلامی کە نەقڵ ئەکرا بۆ خارجی خۆی، فەلەک ناسەکانی ئومەتی ئیسلامی ئەوەندە دیراسەیان کردبوو کە ئەیانزانی چۆن لەکوێ بنێژرێ، لە چ ساتێکە، لە چ مەوسیمێکە لەحظاتیان بۆ دیاری ئەکرد، لەو لەحظات سەوزە بوو، لەحظەیە دوایەوە سەوز نابێ. جیهانبینی خەڵکی موسڵمان زۆر گەورەتر بووە. ئەم عەقڵە بچووکەی ئێستا هەمانە ئەمە داگیرکەر، ئەمە حەضاڕەتی غەربی لە مێشکی ئێمەیە دروستی کردووە. خۆمان بە خاوەنی هیچ شتێک نازانین لە هەموو شتێکە. بڕواکەن ئیبن حەزم لە مقدمەکەی ئەفەرمێ ئەگەر کەسێکی زۆر نەجیبت ببینێ، طبعاً ئیبن حەزم ئەوروپیە، ئەڵێ کەسێکی زۆر نەجیب ببینایە هەموو ژیانی بە نیزام بڕۆشتایان و ئەم کەسە شەرقیە، یعنی لە لای موسڵمانانەوە هاتوو بۆیە فێری ئەم نیزامە بووە. حتى علماء ئەوروپیەکان مەجبور بوون کە عەبایەک بکەن بەسەر شانیانە بۆی خەڵک ڕێزیان لێ بگرێ. چون ئێستا هەندێک کەسی خۆمان کە توڕاتی خۆی لەبیر چۆتەوە چاکەت و پانتۆی لەبەرەکە وازانێ بەوە ئەبێتە موسەقف. هەروەکو کابرا سۆفی وایە کە بە عەبای شێخی گەیلانی نابێتە وەلی. ئەمیش بە هەمان شێواز وە ئەزانێ ئەم تەرتیباتوینە لەبەر کە ئەیترە بێتە شتێکی زۆر گەورە. تەسەوور کە ئەو کاتە ئەوروپیەکان ئەهاتن عەبای ئومەتی ئیسلامیان ئەدا بە شانیانە. بۆ ئێستش لە زانکۆکانە کە تەڵەبە تەخەڕوجەکە ئەبینی عەبایەک ئەدا بەسەر شانیە، ئەم هۆکاری چی ئەم عەبایە؟ ئەم عەبایە هی زانکۆکانی ئومەتی ئیسلامیە، دواتر ئەوروپا لە ئێمەی دزیوە، ئێستا بۆتە ڕەمزێک کە لە ئەوروپاوە بۆ ئێمە ئەگەڕێت. بۆیە ئەبێ بزانین پایەکانی دەوڵەت لە ڕووی ئیقتیسادیەوە لەسەر چیدا ئەمەزرێ. ئەمە زۆر گرنگە. عەزیزانم، ئێمە مەسەلەی وا تەسەوور نەکەین دەوڵەتی ئیسلامی ئەوەندە عەقڵێتێکی بچووکی هەیە وڵات چوار موسڵمان سەرەکەن بە یەکە کاسبی ئەکەن. ناوەڵا عەقڵی ئومەتی ئیسلامی ئەوەیە تەصدیری هەرچی شتی جوانی خۆیەتی بۆ هەموو جیهانی بکە و چی شتێکی جوان لە جیهانە هەبێ هەمووی بێنێ بۆ خۆی. بۆ ئێمە خۆ خاوەنی دەواوین نەبووین،
ئەوە بوو کە ئیمامی عومەر یەکەمین جار داواوینی دانا لە فارسەکانەوە وەریگرت لە حەضارەتی فارسیەوە زۆر تەبیعیە چونکە ئومەتی ئیسلامی حەضارەتێکی زۆر گەورەیە تەنها هی عەرەب نییە حەضارەتێکی زۆر گەورەیە هەمە چەشنی تایە بۆ هەمە چەشنیش ئەبێ بۆیە تەبادولی حەضارەتەیە ئێمە لە خەڵکی ترشت وەرەگرین خەڵکی تر جێبەشت لە ئێمە وەرگرێ بۆیە زۆر ئاساییە ئەو شتە باشانەی دووەلی تر و حەضاراتی تر ئینسانی موسڵمان ئیسفادەی لێ بکە و ئەو شتە خراپانەی کە هەیە ڕێگری لێ بکە و ڕایگرێ با بزانین نظامی مالی ئێمە چۆن دامەزرێ نظامی مالی ئێمە لە دەوڵەتە طبعاً ئەو باسی فەردم کرد کە چۆن ماندوو ئەبێ و پارەی خۆی پێیاکە مولکیەتی خاصی خۆی هەیە ئەتوانێت پارەی خۆی پێیاکە ئەی دەوڵەتمان چی ئەکا دەوڵەت کۆمەڵی پایی هەیە بۆی اقتصادی خۆی دامەزرێنێ طبعاً بالمناسبە ئێمە عەتاءمان هەیە لە بری مەعاشی ئەمڕۆ عەتاء ساڵانە ئەدرا هەر لە زمانی ئیمامی عومەر تا کۆتایی خلافەتی ئیسلامی ساڵانە پێشکەش ئەکرا لە ئەوەڵی ساڵەوە پارەی یەک ساڵی کامیلی ئەم کەسە ئەدرا مانگانە نەبوو وەکو ئێستا ساڵانە لە ئەوەڵی ساڵەوە تەسلیمەکرا کەسەکان چۆن پارەیان ئەدرایە ئەهلی فەضل پارەی خۆی بە تایبەت ئەدرایە لە دەوڵەتی موسڵمانانە دیقەت بدەن ئومەهاتی ئیمانداران دایکی ئیمانداران زۆرترین ڕێژیان لە زمانی ئیمامی عومەرا بۆ دانرا و بۆیان بڕایەوە ئەصحابی بەدر ئەوانە ئەوائلن کە خزمەتی دینەکەیان کردووە باشە هەموویان ئەمانە فەزلێکی زۆر گەوریان درا پارەیەکی باشیان درایە حتى حەسەن و حوسێن لەمانە حساب کرابوون ابن عومەر لە طەبەقەی چوارەم حساب کراوە ابن عومەر ڕەخنەی لە باوکی کردوتی ئەوان لەگەڵ منە موسڵمان بوون و ئەوان لەگەڵ منە لەدایک بوون فەرمووی نە ئەوانە حبا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانی خستە پێشەوە لەگەڵ ئەصحابی بەدرا بۆیە دیقەت ئەدەی هەموو ئەمانە پۆلێن کراوە بە ئەهلی فەضل هاتووەتە خوارەوە اینجا دوایی بە پێی پلەی پۆستی ئەو زەمانە کە هەی بووە هاوکاری خۆی ساڵانە وەرگرتووە ئیتر ئەو ساڵە بازرگانی پێوە کردووە زیادی کردووە تیجارەتی پێ کردووە چۆنی خواردووە خۆی مەسئول بووە لە پارەی خۆی هەمیشەش مانگ لە کۆتاوە نەدراوە لە ئەوڵەوە دراوە طبعاً ئەوە نظامێکی غەربیە کە تۆ ئەبێ ئیشەکە تەواوکە اینجا یا ئەداتێ یا ناداتێ احتیمالە دەوڵەت هەر نەمێنە لەو بنە هەمیشە ئەبێ سەرەتا ئومەتی ئیسلامی لە فەلسەفەی اقتصادی خۆیان هاوکاری بەسەر کەسەکانی خۆیان بڵاو ئەکات پایەکانی دەوڵەت بەچی پارە کۆ ئەکاتەوە دەوڵەت طبعاً دەوڵەت بەردەوام پارە خەرجەکە هەرچی مەشاریع جێبەجێیەکە ئەم هەموو عەتاءش تەوزیعەکە ئەم هەموو مەعاشە با بڵێن بە زمانی ئەمڕۆ ئەی بەچی پەیدای ئەکا لە چیا کۆی ئەکاتەوە یەکەمین شتێک طبعاً سەدەقە ناوێکی زۆر گەورەیە سەدەقە کار لە زەکاتە نییە و زەکات حەقێکە و ئەدرێ بە فوقەڕا و کۆتایی پێ یان هەندێک سنف کە خۆی گەورە دیاری کردن پێیان ئەدرێ کەسێکە قەرزارە لە بازاڕە کەوتووە زەکاتی ئەدرێتێ بۆی هەڵسێتەوە یانە کەسێک عەبدە ئازا دەکرێ یا کەسێک ئیبن السەبیلە طبعاً سنوور نییە لە دەوڵەتی ئیسلامیە وەڵا لێرە بۆ ئێڕۆم ڤیزەیە وەرگرم ئەمانە نییە لە دەوڵەتی ئیسلامی حڕە ئەم کەسە لە کوێ بۆ کوێ ئەڕوە سنوور لە نێوان هیچ شوێنێکی ئومەتی ئیسلامیە نەبووە و نیشە ئەمەی کە ئێستا ئەم کافر و بێدینان دروستیان کردەوە ئێمەش خۆمان شوێنیان کەوتین غەڵەتێکی زۆر گەورە بوو و پێچەوانەی ئەو حەضارەتە ئیسلامیە کە هەیە ئەو حەضارەتە ئیسلامی دروست بێتەوە لەو پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا لەکوێ لە دەستی موسڵمان نابێ هیچ سنوورێک نییە بۆ تۆ ئاموشۆ ئەەکەی لەکوێش پەکت کەوێ لە ڕووی مادیەوە لە ڕووی اقتصادیەوە لە زەکات پشکە هەیە ئیبن السەبیل پشکی ئەدرێتێ ئەمە بەشی زەکات لێگەڕێ بەشێکمان هەیە کە زۆر گرنگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک ڕووی کردە هاوڵان فەرمووی إن في المال لحقا سوى الزكاة مالەکانتان مافێکی تری بەسەرەوەیە غەیری زەکات غەیری زەکات مافێکی تر بەسەرتەوەیە وەکو فەرد مافە بەسەرەوەیە وەکو دەوڵەت مافە بەسەرەوەیە وەکو فەرد لە بینی خۆمانە ئەگەر کەسێک مەسەلەن بێتە ئێرە بێکەس بێ واجبە لەسەر خەڵکی ئەم مەنتیقەی هەر هەمووی ئێمە ئەم کەسە بەخێوکەین زەکاتمان هەموو دەرکردووە تەواو بووە سێرەکەین دراوسەیەکمان خەریکە لە برسا ئەمرێ واجبە لەسەرمان جێبەجێیک سێرەکەن کافرێک لە ناو موسڵمانە خەریکە لە برسا ئەمرێ واجبە لەسەرمان و کافرە ئینقاسکەین نێڵن بمرێ چونکە ئینسان لای خەڵکی موسڵمان زۆر گەورە و گرنگە ئێمە سەیری ئەم لەحظە ناکەین ئەم کەسە کافرەیان بۆیە سەیدنا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ جارێکە بەناو مەدینە ئەڕۆژ کابرایەکی پیری بینی خەریکی سوالکردنە کابرایەکی نەسڕانی پیر خەریکی سوالکردنە ئەرە خەریکی چی تۆ بۆ سوالەکەی وەڵڵاهی جزیەم پێ نادرێ فەرمووی وەرە لەگەڵما لە ماڵی خۆیانە هەرچیە و پێیدا دواتر بەرپرسی مالیەی خۆی بان کرد بەیتولماڵ وتی ئەمە و هاوێنەکانیم بۆ کۆکەرەوە جزییان لەسەر هەڵگرن
با جزیان لەسەر نەمێنێ ئەو پارە ئیدەن بە دەوڵەتی موسڵمان بان نەیدەن مادام فەقیر و هەژارن بۆی سوال نەکەن دیاردەی سوال لەناو دەوڵەتەکەیان نەمێنێ بۆیە تەسەور کە تۆی موسڵمان وەکو فەرد شتێک بەسەر سەرتەوەیە لە غەیری زەکات لەکوێ فەقیرێکی زۆر مستحق ئەبینی کەسێک ئێوە میوانداریت کە بێتە ماڵت واجبە لەسەر میوانداریک واجبە لەسرت میوانداریک بەخوا ئێستا کەسێکی غەریبە بێتە ئەم مەنتیقە کەسمان خۆڵکی نەکەن هەمومان گونەهبارە بین سەری ئەم مەکەن ئێستا وەڵا ئەو مەطعمێکەیە بچێ نان بخوات و نازانم ئوتێلەکەیە بچێ لێ بۆ خۆی بنوێ یعنی دیقەت بدە لە هەموو ئومەتی ئیسلامیە دیقەت بدەن ئوتێلێکی پارە نییە هەموو ئەو خانانەی هەبوون کە دەوڵەتی ئیسلامی دروستیە کرد هیچی بێ بەرامبەر بچووکە ضەیف واجبە لەسەر خەڵکی موسڵمان ئەبێ خزمەتی کە هەمووی خزمەتەکرا لە هەر یەکەی لە شوێنی خۆی واتە تۆ شتێک لەسەر ماڵەکەی تۆیە لە بینی خۆمانە وە شتێکی لەسەرمانە بۆ دەوڵەت ئەگەر دەوڵەت زۆری بۆ هات دەوڵەتی موسڵمانان خەڵکی موسڵمان ئەبێت تەبەڕوعی خۆی کە چەندێ پێی کرا ببەخشێ بۆیە سێرەکەی عامی مەجاعە کاتێکە دەست پێ ئەکە لە زمانی ئەو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ کێ فریا موسڵمانانەکە سێرەکە عوثمانی کوڕی عەفان لە زمانی ئیمامی عومەرە کە ڕوو ئەدا ئەم حاڵەتە عەبدوڕەحمانی کوڕی عەوف کەسە دەوڵەمەندەکان یەنە پێشەوە غەیری زەکاتی خۆیان ئەبەخشن بۆیە لە ماڵی تۆیە حەقێک هەیە مافێکەیە غەیری زەکات کە ئەبێ بیدەی بە خەڵکی موسڵمان بیدەی بە دەوڵەتی موسڵمان بۆی نەکەوێ بۆی شکست نێنێ بۆی عامەی موسڵمانان نەکەون بۆی پرۆژەکانی خەڵکی موسڵمان نەوەستێ طبعا لە پەنای ئەمەشە هەر لە بەشی سەدەقات وەقفی ئیسلامی هەیە بابێکی زۆر گەورەی وەقف ناتوانم باسی کەم بە درێژی بەس ئەوەندە ئینسان کە وەقف ئەکا لە پێناوی خوایە جەل جەلاله وەقف زۆر گەورەیە بەڕێزانم وەقف لە عالەمی ئیسلامیە جۆرێک نییە دوان نییە سەدانی هەزاران نییە زۆر زۆرە یعنی تۆ تەسەوڕکەن یەکێک لە وەقفەکان لە ئومەتی ئیسلامە وەقف ئەلکلاب الضالە یعنی وەقف بۆ سەگە خوێڕەکان بە زمانی ئەمڕۆ ئەو سەگە بەرەڵایانەی لە بازاڕووینە ئەیبینی هەر هەمووی وەقفی هەبوو خواردنی ئەدرایە شوێنی بۆ دابی نەکرا خزمەتەکرا ئەلەم ڕۆژانە شتێکی جوانم بینی لە منطقەی کۆیە ئەوانە چەند ڕێکخراوە کاتبوون سەگەکانیان کۆ کردبوو خزمەتیان نەکردن تەسەوڕ کە ئەمە فکرێکی زۆر باش ئەم فکرێکی ئیسلامیە ئاژەڵێک لە شوێنێک ئەبینی کە لە ناڕەحەتیەکە واجبە لەسەر تۆ وەکو کەسی موسڵمان ئەمە بەشێکە لە وەقف بۆ طلابی علومی شەرعی بۆ زۆر شتی تر یعنی ئەوقاف زۆر گەورەیە بۆ خەستەخانەکان مەسەن بۆ نەخۆشەکان بڕواکەن وەقفمان هەیە لە ئیسلامە باسی چی ئەکا وەقفی ژنە تووڕەکان یعنی ئەو ژنانەی کە تووڕابن بچن بۆ کوێ بچنە بۆ ماڵی باوکیان شوێنێکیان بۆ دابی نەکرێت لە دەوڵەتی ئیسلامیە هەموو خزمەتێک ئەکرێن و مامۆسای زۆر گەورەی تێ دەرونیان هێواشەکاتەوە ئەیان نێرێتەوە ماڵی هاوسەریان و جلوبەرگ و پۆشاکیشیان بۆ ئەکرێ و خزمەتەکرێن و زۆر شتی تر لە ئەوقافی ئیسلامی کە بابێکی زۆر گەورەیە مهم سەدەقە یەکێکە لەو بناغە ئەساسیانەی کە دەوڵەتی موسڵمان لەو ڕۆوە کەسبی پارەی خۆی ئەکا و دواتر تەوزیعی ئەکاتەوە دووهەمین مەستەری دەوڵەت بریتێ لە غەنیمەت بریتێ لەوەی کە موسڵمانان لەکوێ جەنگ و جیهادیان کرد کێ بەرانگیری کردن شوێنێک کە هاتە بەرە پیریان ئەمان کە زاڵ بوون بەسەریانە هەرچی کەلوپەل و اتفاقی جەنگیەکە کۆ کراوە بێتە غەنیمەت پێنجێکی بۆ خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم پێنجێکە ئەچێتەوە ناو دەوڵەت و ئەوی تریشی دابەشە کرێ بەسەر ئەو جوندیانەی کە بەشداریان کردووە ئەو کەسەی بەسەر ئەسپەوە لەگەڵ ئەسپەکەیە بۆ بەشداری کردووە ئەوە 2 سەهمی ئەدرێتێ 3 سەهمی ئەدرێتێ ئەو کەسەی بە تاقی تەنها بەشداری کرد 1 سەهمی ئەدرێتێ و هەکەدا تەوزیع ئەکرێ بە تەرتیباتێکی خۆی کە نظامی خۆی لە فقی ئیسلامی بە درێژی باس کراوە شتێکی ترمان هەیە پێی ئەوترێ فەی پێی ئەوترێ ئەنفال ئەوەیە موسڵمانان بەبێ جەنگ دەستیان ئەکرد ئەچن بۆ ئەوەی غەزوەیە بکەن نەگەیشتون تا غەزوەکە دەستیان ئەکرد کە وشەیان طبعا تێکدا حکوومەتی بەعسی عەلمانی هات ئەم وشە جوانە ئیسلامی بەکارهێنا لە شوێنێکی زۆر نابەجێیە بۆ ئەوی تەسویغێک بدا بۆی حەڵاڵەتێ بدا بە کارەکەی خۆی سەری لە خۆشی و لە کارەکەی خۆشی تێکدا و خەڵکێکی بەستە زمانی فەوتان بۆیە مەسائلی فەی یا مەسائلی ئەنفال کە ئومەتی ئیسلامی دەستی ئەکەوێ بە بێ جەنگ عینە نیشێکترە لە مەستەڕەکان بۆ دەوڵەتی موسڵمانان هەروەها جیزیە بەشێکە لەوەی کە ئومەتی ئیسلامی کۆی ئەکاتەوە طبعا جیزیە ئێمە یاسایەکمان هەیە هەموو ئەو کەسانەی کە یەنە ژێر دەوڵەتی ئیسلامی لە کافران و بێدینان سواء ئەم کافرانە یەهودی بن نەسڕانی بن
مەجووسی بن ئەهلی وەثەنی بن بتپەرست بن هیچ مشکلەیەکمان نییە تەنها بتپەرستی عەرەب لێ قبوڵ ناکرێت طبعا ئەو مەفهومێکی غەڵەت هەیە لەناو شەباب و ئەوانە ئەڵێ تەنها یەهود و نەسارا جیزیان لێ وەرەگرێ ئەمە فکرە غەڵەتە قولي أرجح لنا علماء طبعا اختلافات وقصي زوري لسر قولي أرجح أويا يهود ونصارى لنا وعربا تنها لو دوانا قبول أكري كافري عرب بلام عبدي أوثان أواني بتبرستن بوذايين بتبرستن هرچی هن قا برستن شخص برستن حق ماني مسر هر همویان پیک ولنا دولتی مسلمانان جگان ابتو جزیه ادن جزیه كتشون ادن همویان كاين سي تقسيم سيري وارداتي ام كسانه اكين طبعا مناليان جنيان امانيان اوي بيريان امانه يان سقطيان اوي نتواني جنكا بهيش هذا جزيه لسريني جزيه تنها لسر او نيرينانيه كتواناي جنگو برنگاريان هي امانه جزيه ادن لبرانبر عسكري ناكن نين لدولة مسلمان اوان لهي شركه بجدارين سلامته امين لمال اخوانا دانشتو خلي كسابتي اخوانا اكرينا سي تقسيم مجموعه كان 12 درهم يعني لي وريكيري 12 درهم هاد درهمك تقريبا مسقالك زيوك طبعا سرتها مسقالك اكل بلام دواتر ورده لبروي باري امتي اسلاميه كم جار يك درهم مسقاله بو دواتر تقريبا درهم يكد يجلس سي مسقالك تقول لزماني عباسيه كان بتابتي بابلين مسقال لبرام بدرما كم يكرشك ماده نما سيوله كم بويوا مسلمان هاتن اختراعيان كرد هلا زمان امام عمر وكم يقدسي بيكرد و7 كيلا بردبو او ان هاتن كردان بيجلس سرسي مهم واتا بابلين يجلس سرسي مسقاليكي زيو لسر ام كسي لمانيكا بيده بو علم لمانيكا شكو دوانزي لسره بيكو نابي بيده امتي اسلامي لو مساله تسامحي كان لقلاك مانغانا ايضا هر مانغا يقدرم ادا هر مانغا يقدرم خوشي اگر ميلي هبو دو مانغ بيدا دو مانغ جاره دو درم دا ميلي هبو بسريكو بيدا با بيدا جوري كيتريان كوسط حاليان 24 درهم يعني لي ورقري واتدو برابري اوان بو همو مانغ 2 درهم ورقرين اوانشان كدولمن 48 درهم يعني لي ورقري لصالك واتا لهمو مانغ 4 درهم يعني لي ورقري ببي قوتي كسكل الرؤي اقتصادي اگر كسي كان هل لنا دولتي مسلمانانا يقدر ما لي ورقري فقير بو بلام دوای دولمن بو بوي زياده كين دولمن بو فقير كود بوي كما كينو هيچي نما سوال كوت سوال لسري لا ابن اكو سيدنا عمر رضا رحمه خويلي لسري لا بردن شتي ترمان هي كابه واردات دولت بيوتي خراج طبعا او شنانيك اصحاب يعني بلان فتوحات اسلامي ورده قشي كردو كرانوا لسرتا لزماني بيغمري خويا صلى الله عليه وسلم اگر شوينه جنگيان بكرده بجيرايا ملك سامانك وزويكشان لي اجيرا زويكش توزيع كرا امام عمر كفتوحات اسلامي قوربو ام راي نبو بويا هات فرمي من راي ماوايا ام زويه لدس خلق كي خويا بمنته اما فري اما ناكوين هرشي خلق ما ندس كابا زي وزار دوي مجاهد ما بدس ونامنه بابا دس خلقي خويا بمنته هر دينكي مشكله نيه مهم خراج بدا امتي بيغمري خوا صلى الله عليه وسلم ليره سيان لها والله زور معارضي ام فكريه زبير لقل بلال لقل سلمان وتيان شتيوا نابه ما دام بيغمري خوا صلى الله عليه وسلم توزيعي كده بتوزيعك فرمي اما خساريكي زور غوري بو امت لبرانبرات شان صحابه كاتن زور تايديان كد لاسر ام فكره امام عثمان كعقلك تجاري زور غوري بو زوزو برجيري كد امام علي زوزو برجيري كد امر ايان زوزو بيبسند بو عبد الله كري عمر زور تايدي اما يكر طلحه كي شكل 10 مباشره زور تايدي ام فكري اكر اختلاف دروز بو طبعا اهلي حلوا عقد من هي امام عمر بينش كسي لا اوس بينش كسي لا خزرج هالبجار فرمي ايوا خوتن بريار بدن لسر اوي اوزي ملكانك اجيرين شان لبكي همويان اتفاق يعني كل بين اخوانا كقسكي امام عمر تواوا خو دلي مسلمانان يكخز بشيق اقتصادي اسلامي لخراج او دزجيري مسلمانان ابي او زويانيك مسلمانان فتحي اكن بدس اهلي خويا وامانته صالنا ادن بدوله مسلمانان او صالنا نش اقرته بو خزاني مسلمانان طبعا همو بازرگانيه كخلقي بيدين ايكات تنان كوتايكاني دولتي عثمانيه
عشر لەسەر هەموو سەفینەیەک دانرا، هەموو سەفینەیەک کە ڕووی ئەکردە دەوڵەتی ئیسلامی عشری لەسەر دانرا، واتە دەیەکی ئەو قازانجەی کە ئیکە قازانج دەیەکی قازانجەکەی ببژێڕێتەوە بۆ دەوڵەتی ئیسلامی. لە هەموو معدنێک کە ئیدۆزنەوە ئەخماسی خومسێکی ئەگەڕێتەوە بۆ دەوڵەت. هەموو ئاوێک کە خەڵکی بێدین یان دەوڵەتێکی تر سوودی لێوەرەگرێ ئەبێ ثمنی پارە، حەوت بەشی بە بەلاش ئەدرێتێ، بەشێکی بە پارە ئەدرێتێ، ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی مسلمانان. ئەمانەی کە عەرزم کردن ئەمە واریداتی دەوڵەتی مسلمانە. ئەم واریداتانە یێتە ناو بازنە و یێتە ناو بەیتولماڵی مسلمانانەوە. ئینجا مسلمانان و خەلیفەی مسلمانان بە پێی ئەمە مەیدانی جەنگ و جیهاد و عسکەرتارێتی خۆی بەهێزەکە، لایەکی تر هەموو پرۆژەکانی خۆی جێبەجێەکە، لایەکی تر عەتا مەعاشەکان تەوزیعەکە، وەلایەکی تر ئەو بڕە زەکاتەی کە ئەمێنێتەوە لە خەڵکی مسلمان هەر هەمووی دەوڵەت وەری ئەگرێ بە پێی مەساڵحی خەڵکی فەقیر تەوزیعیەک. ئەمەی کە عەرزم کردن بەشێکی تر بوو لە ئیقتصادی ئیسلامی و ئەو دەوڵەتەی کە ئێمە مخەیەلەی ئەکەین بۆ ئایندە و هەستانەوەی ئومەت، دڵنیا بن ئەم دەوڵەتە بەم شێوازە بەکاریە، بەم شێوازە دروست ئەبێ. بەڵام ئیجتیهادات تیا ئەکرێت. طبعاً هەموو ئەمانەی کە عەرزانەکەم ئیجتیهاداتە. ممکنە لە بری ئەوەی ساڵانە بدرێ 6 مانگ جارێ مەسەلا عەتا بدرێ، ممکنە 2 ساڵ جارێ بدرێ، بە پێی وەزعی خەڵکی مسلمان و ئیستیقرارێتی خەڵکی مسلمان چۆنە و چ شێوازێکە. گرنگ ئەوەیە ئێمە بە بچووکی بیر نەکەینەوە، وا تەسەور نەکەین ئومەتی ئیسلامی چۆن لادەیەک ئەبرێ بەڕێوە ئاوا ئەبرێ بەڕێوە. بەخوا ئومەتی ئیسلامی بردن بەڕێوەی زۆر گەورەیە، بە عەقڵی زۆر گەورە ئەچێ بەڕێوە. ئێمە لە شکستانین عەزیزانم، ئێمە بە فەزڵی خوا لە جیهانە ئومەتی ئیسلامی کاری زۆر گەورەی کردووە، ئیشی زۆر گەورەی کردووە. تەسەورکەن ئێستا لە ئەوروپایەوە تەسەور نەکەن ئێستا حەضارەتی ئەوروپیا بینن تەپیەوەتە سەر ئێمە لێرە ئیتر ئێمە دەستەوسانین. حەضارەتی ئیسلامی لەوێ کاری خۆیەکە. دکتۆر بەهائەدین لەم پێش ڕەمەزانە تەشریفی هاتبوو لە بەریتانیاوە، ئەو 2 ساعە لاگەشتم پێ بوو، ئەو ئەمویست بڕۆمەوە شوقەکەی خۆم، ئەو ئافرەتێک گوتی وردەت پێ نییە، ئەویست تەلەفۆنکە. ئەو منیش عەلاکانم دانا، ئەو دەستم کرد بەگیرەوە، هەنێ وردەم پێ بوو، وتم ها چەندێک تەیە بیبە. ئەو یەکسەر وتی تۆ مسلمانی؟ ئەوتم بەڵێ مسلمان. بۆ چونکە من ڕەمزی حەزارەتی منە، حەزارەتەکەی ئەو هیچ نابەخشێ، هەمووی مادەیە، حەضارەکەی من بەخشندەیە. سوور ئەزانێ ئەمە کاریگەری حەضارەتی ئیسلامیە کە بەخشندەیە. بۆیە حەضارەتی ئیسلامی ئەوە نییە کاری نەکردبێت، لە هەموو جیهانە کاری کردووە. بۆ تەسەور کە یعنی بەس کورد لە ناو بەریتانیا 30 مزگەوتی بەدەستەوە، بەس مسلمانی کورد لە ناو بەریتانیا، ئەیتر غەیری مسلمان ئەو باز مەکە، پاکستانەکان باز مەکە، ئەفغانی باز مەکە. ئەم هەموو جیهانی ئیسلامی هەمووی کاری خۆی کردووە لە ناو ئەوروپا، وانییە مەسەلەن ئەو حەضارەتی هێنابێ و من نەمبردبێ. بۆیە زۆر کات ئەخلاقێکی زۆر جوان کە ئێستا لە ئەوروپا ئەبێنرێ کە ئەرکی مسلمانی ئەوێ زۆر قورسە، ڕاستی ئەبێ ئەم حەضارەتە ئیسلامیە گەورە پەخشکاتەوە بەسەر ئەوروپایە، ئەبێ ململانێکە لە حەضارەتەکە لە ناو حەضارەتەکە. بۆیە هەموو ڕەوشتێکی بەرزی جوانی مسلمان ئەو لێوە زۆر بە جوانی ئەیبینێ، ئەو زۆر بە جوانی هەستی پێ ئەکا. ئێمە لە بینی خۆمانە ئێستا زەردەخەنەیەکمان هەست پێ ناکەین کە ئیسلام لە ئێمە خەلق کردووە، تەوقەیەک هەست پێ ناکەن کە ئیسلام خەڵقی کردووە، سەلامێ لە یەکتر هەست پێ ناکەن کە حەضارەتی ئیسلامیەکەیە لە ئێمە ڕەنگی داوەتەوە. ڕێزمان لە پیر، تۆ تەسەوەر کە پیر لە وڵاتی ئێمە وەکو پاشا ئەژی، هەمووی ڕێزی لێ ئەگرێ، هەمووی حورمەتی ئەگرێ. تەسەوەر کە پیرمان ئێمە نەخۆشەکەوێ، ئەبزان یان ئێمە هەندێک جار وا سیر نەکەین، مەسەن پیرخانەیەک هەیە چەند کەسێک پیرەکەی خۆی بردوتە ئەوێ، ئەزان چەند پیر هەیە لە ماڵەکانە وەکو پاشا ئەژێ حورمەتی ئەگیرێ. ئێمە ئەم لایەنەی حەضارەتی ئیسلامی سیرەکەین. بۆی حەضارەتی ئیسلامی لە هەموو بوارەکانە لە هەستانەوەیکی زۆر بەهێزایە و ئایندەی ئەم ئومەتە لە هەستانەوەیکی زۆر سەریعایە. ئێمەی مسلمان ئەبێ بنەماکان و پایەکانی دەوڵەتداری لە مێشکمانە چەسپی بێ، بۆی ڕۆژی هەستانەوەی ئومەت بزانین ئێمە چی ئەکەین، لە کوێ جێگەی خۆمان ئەکەینەوە. بەخوا کە ئەم بەشە اقتصادە بۆ جەنابتان باسەکەم، هەر یەکێک لە ئێمە ئەگەر پارەی کۆ نەکردبێتەوە، ئەگەر جەنگی نەکردبێت لەسەر پارە، چۆن یەهود جەنگەکە، ئەبێ تۆش جەنگکەی، ئەبێ کۆکەیتەوە. مەڵێ بەسمە ئەم ئومەتە ئومەتێکە پێویستی بە اقتصادە، بە اقتصاد هەڵەسێتەوە. خۆشەویستمان بازاری مسلمانانی جیا کردەوە، پایەکی اقتصادی دامەزران، چونکە تەنها بە برایەتی ئیسلامی هیچمان لەبەر ناڕوە، دەفەرمەوە براوی مزای هیچمان پێکرێ، نابێت لە ڕۆ اقتصادیەکەوە کارەکان دەبێ بەریتە ڕێوە. وەرە مزگەوتەکانمان فعالیەتی خۆیان هەبێ،
برایەتێکی تەواو لە بینمانە هەبێ اقتصادێکی بەهێزمان هەبێ بزانە چۆن هەڵئەسینەوە جارێکتر و خلافەتی ئیسلامیش ئەگەڕێتەوە ئەو ئاواتەی کە لە ناخی ئێمایە چەند ساڵ جارێکتر یێتەوە سەرزەوی و ئەو حڕیەت و ئازادی کە لە ناو خلافەتی ئیسلامیە هەیە و ئەو دادگەریە جوانەی کە هەیە بۆ سەر تاسەری مرۆڤایەتی کە لە خۆشەویستمانەوە صلی الله عليه وسلم وەرمان گرتووە وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەو ڕەحمەتە بزانە چۆن هەستی پێ ئەکەینەوە یێتەوە سەر وجود و ئێمەش هەموومان لەژێر سێبەریا ئیسراحەتەکەین. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ربی خوای گیان حیا و حرمەتمان زیاد کە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت برحمتي خوت بمان جرى لو عبداني لما جرى رمضان ليان راضي أبي يا رب العالمين خويا أمتمان بخير وسرقات كاني خوي يا ربي خويا وهامان لبكك لآستي أم بيام جورة وعظيميتو يا بن يا أكرم الأكرمين خويا داول لي أكين بناوي جوانة بصفتي برزة باسمي عظمت درجة كاني رحمة بسرمانا بكر ويا رب العالمين خويا تأخذ أزاني إما 6 صالة زلت أتشيجين يا إلهي 6 صالة حكمي تولى سرزويا غائبة يا إلهي هانا زليلي وضعيفي أمته بوتو برزكين وبهانا ما نورا يا ربي خويا لروي اقتصاد لروي عسكري لروي سياسي يا إلهي لروي أخوته برايتي دل كان من يكخى يا إلهي بمن يرى وسرزوي يا رب العالمين خويا داوال لي أكين بيلاني كافران وبيدينان لسر من بوصل كروا يا إلهي خو من هشيار كروا بمن يرى بجندي دينك يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت أم مسلمان هر گرفتی كان هي يا إلهي بخوا أمانة دسي دعاء برزنا كان وتنهاب وتونبه بخوا يا إلهي ضليان بر لخوش وستيتو يا إلهي أويك أنا بيان عطاك يا أكرم الأكرمين خويا الصلاة إيما بقينا بيغمبري خويا صلى الله عليه وسلم يك ناما لخزمة يا بينا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و جبوری خۆ لەمان قبول کە